عەبادیڵێ بە ئەمریکایەکانم وتم ئەڵێی ئێوە پشکێکتان هەیە لەم مەسەلەی فیشخابوورە، یعنی کە ئەمریکایەکان ڕێگانادەن تەسلیم کرد. وا وەزارەتی پێشمەرگەی هەرێمیش ئەڵێ تاکو ئێستا نەگەیشتوینەتە هیچ ڕێکەوتنێک لە فیشخابوور لەگەڵ سوپای عراقیە. میلیشیاکانیشان هەر لەوێن حەشتی وەحشی، ئەوانە کە دایان ناونەکو و گورگەکەی هەیاسی خاص بۆ ترساندن و شکاندنی چاوی کورد، کە زۆر خەیاڵ بڵاویشن، چونکە کورد لەوان بە قووەتریشی بینیوە، چاویشی لەوان نەترساوە. کورد فێری خەبات و هەستانەوە شێتی، ئەم قۆناغەشە بڕێ بە ئێمە یا بە غەیری ئێمەش هەرەی بڕێ، بەو گەندەڵانە بەو حیزبانەش بێ کە چوونە سەر حکم و ئەم کارە ساتیان بەسەر خەڵکیە هێنا یا بە غەیری ئەوان. هەلاکوونین دیسان تەنازولاتی ترکرا و ئەو شتانە تەسلیم کرا.